ڕۆژەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیدارەی سۆران لە ڕێگەی ژمارەوە قسە دەکەن. سڵاوتان لێبێت، پشتیوانکەریمم یەک باسی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و 3 ساڵ و نیوی تەمەنی ئیدارەی سەربەخۆی سۆران 991 پرۆژە لە کەرتی ڕێگاوبان و بینا و ئاو کارەبا لە سنووری شار و گوندەکانی ئیدارەکە جێبەجێکراون کە 732 پرۆژەیان لە سنووری شارەکان و 259 پرۆژەی تریشیان لە سنووری گوندەکان بووە. یەک باس ئەرجارە و وردەکاری پرۆژەکان لە سنووری قەزایەک دەخاتە ڕوو. ئەمڕۆژ باس لە پرۆژەکانی قەزای مێرگەسۆر دەکەین. بەگشتی لە سنووری قەزای مێرگەسۆر لە ماوەی هێنانەکایەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران و دروستبوونی کابینەی نوێم 157 پرۆژەی ئەنجام درراوە کە دەکاتە 16% تەواوی پرۆژەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران. لە سنووری قەزای مێرگەسۆر لە پرۆژەکانی ڕێگاوبان 77 پرۆژە ئەنجام دراوە و بینا و باڵەخانە 22 پرۆژە بووە و ئاوکات پرۆژە ئاویەکانی 16 پرۆژە بووە و پرۆژەی کارەبا 35 پرۆژە ئەنجام دراوە و پرۆژە جۆراوجۆرەکانی دیکەی سنووری قەزای مێرگەسۆر 10 پرۆژە بووە. زۆرترینی ئەو پرۆژانەش لە سەنتەری قەزای مێرگەسۆر بوو و کەمترینی لە سنووری گوندەکان بوو. ڕێژەی ئەنجامدانی پرۆژەکان لەم قەزایە لە 92. لە یارمەتی هاوکارانم یەک باسی ئەمڕۆمان پێشکەش کردن. هەرشاد.